ئازانی مە دووبارە سڵاوتان نەبێت و لەگەڵتان بەردەوامین کاتێک باز لە ڕەسەنایەتی هونەری کوردیە کێنێکێک لەو ناوانەی کە ڕاستەوخۆ دێتە خەیاڵمانێکێک لەو قوتابخانانەی کە هونەری کوردی نەخشاندووە مامۆستا محەممەدی ماملەیە کە لە ئێستاە بە خۆشحاڵیەوە گروپی میوزیکی حەبیبە کە هەفتەی پێشوش بەرنامەمان بۆ کردن یەکێک لە بەرهەمەکانیان بڵاو کردەوە کە نوێکردنەوەی بەرهەمە دێرینەکانە یان نوێکردنەوەی ئەو بەرهەمی ئەو هونەرمەندانەیە کە لە ڕابردووە هونەرێکی باڵایان پێشکەش کردووە لە ئێستاە بەرهەمێکی دیکەیان نوێ کردوێتەوە و تویانەتەوە کە بەرهەمێکی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا محەممەدی ماملەیە کە بەدەنگی وەستاد جەلیل و گروپی میوزیکی حەبیبە ئەم بەرهەمە نوێکراوەتەوە کە لە ئێستاە یەکێک لە ئەندامان و یەکێک لە ژەنێرانی گروپەکە لەگەڵ هونەرمەند وەستاد جەلیل لێرە ئامادەیان هەیە و باسێک لەم بەرهەماکەین. سڵاوتان نەبێ و زۆر بەخێر بێن. هێشتا بەرهەمەکە بڵاو نەکراوەتەوە سبەینێ بڵاوێکەنەوە بەڵام کورسات مەگەزینتان هەڵبژارد پێتان خۆش بوو ئەمڕۆ لە کورسات مەگەزینەوە بڵاو بێتەوە و پاشان سبەینێ خۆتان بڵاوی بکەنەوە. وەستاد جەلیل چی لەسەر بەرهەمەکاڵی چۆن خۆت ئامادە کرد بۆ وتنەوەی بەرهەمێکی مامۆستای گەورەی کورد مامۆستا محەممەدی ماملێ ئەم بەرپرسیارەتیە بەرپرسیارەتێکی قورسە چۆن خۆتت بۆ ئامادە کرد تا ئەم گۆرانیە بڵیتەوە؟ پێشەشی سپاسی جەنابت و بەرنامەی کورسات مەگەزینەکەم بۆم دەرفەتە جوانە. ئەم گۆرانی بەڕێز محەممەدی ماملەی خوالی خۆش بوو محەممەدی ماملەی نەمر تەڵەن ئەوانە بنەماڵەیەکن قوتابخانن ئەبێ هەموو کورفەخیان پێ بکە و جوان لێ بگرێت. ئەم گۆرانیە من تەڵەن لە دەنگ مامۆستا محەممەدی ماملێ و کاک حەسەنی برای و لەوان و جۆم لێ بۆ دوجار لە دەنگی کاک عومەری عەبدیەوەم گۆرانم جۆرێ بوو کاکەوا نابێ منیش حەزم کردەوە بێڵێم و گۆرانێکی زۆر خۆشە بەلامەوە. دەسان خۆش بێ و پاشکەمی کێ گۆرانەکە ئەبینین و جۆمان لێ بێت. کاک دەسان بەڕێسانۆک و ئەندامی گروپی میوزیکی حەبیبە هەماهەنگی لەگەڵ دەنگی وەستاد جەلیل چۆن بوو کە شارەزای مەقامات و گۆرانی ڕەسەنی کوردیە کاتتان چەند ویست بۆ تۆمارکردنی ئەم بەرهەمە؟ سەرتا زۆر سوپاسانەکەم سوپاسی بەرنامە جواناکەم. وەڵاوەکو کاتی زۆر نەویست چونکە ئێمە پێش ئەوەی کە گۆرانی بێژەکە بانک بکەینە ئەستۆدیۆ بەرهەمەکەی لەگەڵا بکەین خۆمان چەند جارێک تەمرین وشی لەسەرەکەین بەڵام هەرخۆی ئیشکردن لەگەڵ وەستاد جەلیل لە زۆر ئاسان و زۆر خۆشیە بەدەستەوە چونکە ئێمە زۆر دەمێکە بەیەکەوە کارەکەین. وەکو خۆش دەزانێ گەر هات و چەند جارێک تۆ بەرکەوتت هەبێت لەگەڵ هونەرمەندێکە دوای ئەوە گەر هات و ئیش بکەن بەیەکەوە کارەکان ئاسانی بەدەستەوە. دەسان خۆش بێ و لە ئێستای بەرهەمەکە ئامادەیە پێکەوە بینەری بین؟ زۆر باش پێمان خۆشە فەرموو بابی. دەستان خۆش بێ و دەنگی تۆش نەڕزێەوە وەستاد جەلیل بەرهەمێکی تایبەت وەکو بەرهەمەکانی دیکەتان. وەستاد جەلیل جیاوازی چییە لە بەرهەمێک کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تۆمار بکرێت بە شێوەیەکی ڕاستەخۆ بوترێت وەک لەوەی کە لە ناو ستۆدیۆیا بێت و کۆمەڵێک بەرنامە و ئیفێکت و کاری مۆنتاژی تیا بکرێت؟ بەڵێ گۆرانی لە ڕاستەوخۆ
دوای ئەوە کە وتی تر هیچ شتێکی تیان دەستکاری ناکرێت بەزەگەر لە استودیۆ بە تراکات تەجیلی بکەیت لەوانەیە من بڵم ئەوە باشتر بێت بەس ئێمە ئەم ئیشەمان کەواگرۆ حەزمانگرۆوە بە حەی خۆی دەنگی جوان و هینیش لە ڕەسەنی لە حیا دەرەکە بەڕاستی لە ئەو شتانە بە حەی مهمترە خەڵک گوێی لێگرێت خەڵک سەیرێکا کە هەستێکی زیاتری هەیە خۆشترێکە چێژ بەخشترە خۆشترە و شتێک یعنی هیچ ئەم لاولای تیانە ڕێک چۆن دانیشوی ئەیڵیت و چۆن ئەو قورب و سەداوشتەی خۆ چۆنە هەر ئەوەیە کە خەڵگەی بینێ ئاوا دەنگت نەرزێت کاک دەسان وتنەوەی گۆرانیەکی ڕەسەن تەنیا کۆپیکردن بێت یان نوێکردنەوەی بێت بە بەو شێوازە و بە بەکوالەتێکی بەرز وڵای کاگڕاوند ئەگەر بیت نوێی بکەیتەوە بەڵام بە شێوازێک کە شێوازە کوردیەکەی خۆی لەدەست نییە شتێکی زۆر جوانە بەڵێ ئێستا بۆ نمونە ئێمە وەکو گروپی میوزیکی حەبیبە کە سروش سالار سەرپەرشتی گروپەکە ئەکات و کاری داڕشتنەوەی میوزیکەکان لەلایەن مامۆستا ڕێوان و مامۆستا ئیبراهیمەوە ئەکرێت هەتا بتوانین وامان کردووە کە ڕێگە نین کە ئەو گۆرانی کە ئێمەین دووبارە نوێی ئەەکەینەوە و دووبارە میوزیکی بۆ داڕژینەوە هەوڵ نین کە ڕسەناتی خۆی لەدەست نییە دەستان خۆش بێت و بە دوای کار و بەرهەمی باشتر دواتر باسە لە بەرهەمەکانی تریشەکەین کاری تریشتان هەیە بەڵام ناکری ئەوە لێرە بن و بەرهەمێکمان پێشکەش نەکەن هەڵبەت پێشی بەرەمەکەت پێشکەشکەین من دوو بەرهەمم لەگەڵ ئەم گروپە جوانەیە تۆمار کردو ئەمەی چیانە و بەرهەمێکی تریشم هەر تۆمار کرد لەگەڵ ئێشتا بەرهەمێکی تر ماوە کە بڵاو نەکراوە گوێشیان لەوا بێ و بەخۆش دەستان خۆش بۆ لە کورسە ماگەزینی شۆ بێکمان بڵاویەکەینەوە و باسیەکەین ئێستا چیمان پێشکەش ئێستا وڵا گۆرانیی دوو گۆرانی دەرز عەبدوڵڵا لێگەین باشە ئەوەتان پێشکەشەکەین بە خۆشحاڵی و فەرموو محبوبان شهيان جوانا دستي لمدانا جيرا وقيا ورانا بعضي مستم شول دستم تاجري كشتيش كستم وي وي دي دي وي بارانا كي بسويا صورة قولكي باخي نمرويا نشي كلام وي مو بزواد وي وي يا دي دي وي بارانا محبوبان شيئا وانا دستي لمدانا جيرا وقيا ورانا بازي مستم دستم تاجري كشتيش كستم وي وي دي دي وي بارانا اوي قرباني دوبروي رشيه فيتنا قريبه قرباني دوبروي
الرشية فيتنا قريبة حيراني لذي خان ذا يشير شكربة حيراني لذي خان ذا يشير شكربة بوبا أخي تماشى ورا يمروك بلمزايا بوبا أخي تماشى ورا يمروك بلمزا قرباني قدي شور شديلاري سربا قرباني قدي شور شديلاري سربا أكيشي بزفانا ذي تساوي كيبيك أكيشي بزفانا ذي تساوي هر خم بفيداي تساوي ستاري سحرم هر خم بفيداي تساوي ستاري سحرم أوي أوي قرباني دو بروي رشيها فيتنا قريبة قرباني دو بروي رشيها فيتنا قريبة حيراني لبي خان يشير شكر حيراني لبي خان يشير شكر هربجين هەربژین قوربان، دەستان خۆش بێ و دەنگی تۆش نەڕزەیەوە سازەری گیان باستانەکەم بەرهەمێکی ترت هەیە بڵاو نەکردوێتەوە کاری تۆماکردنی تەواو بووە بەس ئەتانوێت کلیپیشی بۆ بکەن ئەگەر باسێکی و بەرهەممان بۆ بەرهەمێکی نیشتیمانیە بەڵێ بەڵێ و بەری هەمان نیشتیمانی جوان ئەوە تێکستەکەی مامۆستا سەید نوح مەهاباتیە بەڵێ ئیشی موزیکەکەشی مامۆستا وەحید کرماشانی کردوێتی باشە میلۆدیەکەشی ئاوازەکەشی مامۆستا حەمید عوسمانی عازف کەمانچەیە بەڵێ وتنەکەشی خۆمە دەنگە نەرزێ وەسازلی گیان بە هیوای زوو بڵاوبوونەوەی ئەم بەرهەمەش کارێکی جوان و کارێکی تایبەتە کاک دەسەن باسێکی گروپەکەم بۆ بکەی گروپی میوزیکی حەبیبە و چۆن ئەندامەکان کۆبوونەوەکانتان تۆمارکردنی بەرهەمەکان کاکڕەوەند ڕاستیەکەی گروپی میوزیکی حەبیبە لە ساڵی 2022 دامەزرا لە دوای ئەوە ئێمە چەند جارێکە لەگەڵ گۆرانی بێژەکانە ئیتر داماناوە وەکو پرۆژەیەکە هەر هەفتەیە و کار لەگەڵ گۆرانی بێژەکە بکەین و ڕۆژانی پێشەمان بڵاوکەینەوە زۆر سپاسی کوسا مەگەزین نیشەکەم کە هەموو جارێک ئەرچی بڵاوکردنەوەکەی گرێتە ئەسۆ زۆر سپاسیانەکەن کە زۆر هاوکارمانن و زۆر سپاسی مامۆستا شوان سەگرمە ئەەکەم کە ئەو وەکو سەرپەرشتیاری CME سوولی کە هەم شوێنەکە هەم شوێنەکە هی ئەوە کە ئێمە تایە ڕیکۆردەکان ئەەکەین و هەم چاکردنی دەنگەکان واتە هیلاکێتێکی زۆر زۆری بۆ مێنێتەوە ئێمە زۆر سپاسێکین و کە هەمیشە هەم وەکو ژەنیار وەکو ئەندامی گروپی میوزیکی حەبیبە لەگەڵمانایە هەم وەکو چاکردنی دەنگەکانیش دەستان خۆش بوو بە هیوای کار و بەرهەمی باشتر زۆر خۆشحاڵم کەم ڕۆهات نێرا و سازێلی جان سواز بۆ بەرهەمانی کە پێشکەشکردین بەرهەمێکمان ماوە هەڵێکی بۆ کۆتایی بەرنامەکە بەڵام با من ماڵاوای بکەم لە بینەرەکان زۆر خۆشحاڵ بووین بە هیوای کار و بەرهەمی باشتر زۆر بەخێر بن ئازانی مەگەشتینە کۆتایی بەرنامەی کورسات مەگەزینی ئەمڕۆمان بەڵام کۆتایی ئەمڕۆمان با بەرهەمێکی وەساجەلی لەبێت بە لەگەڵ دەست و پەنجە ڕەنگینەکەی کاکداستان پێشکەشمانیەکەن هەمیشە شاد و بەختەوەر بن فەرخۆش ئەی بۆ خاتری خوا دەنگمەکە ئەی لە ڕێ ئەڵڵا دەنگمەکە ئەی بۆ خاتری خوا دەنگمەکە ئەی لە ڕێ ئەڵڵا دەنگمەکە ئەو کچە نووسووە و خەبەرداری مەکە ئەو گوڵان نووسووە و خەبەرداری مەکە ئەی بۆ خاتری خوا چی منێ هات ئەی لە ڕێ ئەڵڵا چی منێ هات ئەی بۆ خاتری خوا چی منێ هات ئەی لە ڕێ ئەڵڵا چی منێ هات نەمایەمی گوێڵمدا چایان چی بکەم پەڵپی ناو دەرهات ئەمە کاری کردنیە و چی بکەم ئەو گوڵە بۆ وێنێ هات ئای لە ڕێ ئەڵڵا واز بێنە ئەی بۆ خاتری خوا واز بێنە ئەی لە ڕێ ئەڵڵا واز بێنە ئەی بۆ خاتری خوا واز بێنە ئایەمە کاری کردنیە و
بسر من تاوهينا آيا مكاري كريدانية تويا